فیداکار و لەخۆبردوو پێشمەرگەیەکی ڕاستەقینەی ڕێگای ئازادی کەسێک کە لە مەکتەبی مامۆستای مەزنماندا پێگەیشت و یاری وەفادار و هەرە نزیکی بوو، ئینسانێکی فیداکار کە وشەی پیرۆزی دکتۆر یەکەم وشە و نۆبەرەی سەرزمانێتی لەسەر دڵکۆی پیرۆزی شەهیدەکان ماون. سەبارەت بە مامۆستاکەی هەستی پڕ لە سۆزی خۆی دەردەبڕێ و لەگەڵتان دەژوێ. هاوڕێی تێکۆشەر و شۆڕژگێر کاک حەسەنی شیوەسەڵی، ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران. این سال هم بهار پر از انتظار رفت، این سال هم بهار پر از انتظار رفت، هر برگ گل پرنده شد و از چمن گریخت. وای این بنفشه ها که به یاد تو کاشتم، اشک کبود سبزه شد و بر دمن بریخت. از دست که ره عمر جدایی دراز شد، ترسم مرا ببینی و نشناسی این منم. سرگر به کوه بیابان زنم شگفت نیست، سرگر به کوه بیابان هم شگفت نیست. دیوانه غم تو هجران میهنم. باز به حال خود تا ئێستاش زۆر بە زەحمەت خۆم قانع کردووە کە مامۆستای گەورەمان یاری وەفاداری هەموو تێکۆشەران و چەوساوەکانی کوردستان، مامۆستای نەمر دکتۆر قاسملوو، هاوڕێی تێکۆشەر و خۆشەویست و شۆڕژگێر و شەرم بەخۆ کاک عەبدوڵڵای قادری چاویان لەسەر یەک داناوە و بۆ ئەبەد ماڵاواییان لەگەل و نیشتیمانەکەی کردووە. زۆر بە زەحمەت ویجدانی خۆم ڕازی کردووە کە زینایەتێکی ئاوا گەورە و کارەساتێکی ئاوا فامناک ڕووی داوە. زینایەت و کارەساتێک کە ناوەڕۆکی تفت و تاڵی مێشک و هەست و دەرونی هەموو کوردێکی بە شەرەف و تێکۆشەر ڕادەکوژێ و هەتا ئەبەد ئازار و جەزرەبەی دەدا. ئێستا کە ئێمە بۆ یادی سەروەرانمان لێرە کۆبووینەوە، خۆم بە شیاوی ئەوە نازانم کە لەسەر شەخسیەتی بەرز و گەورەی مامۆستای نەمرمان قسە بکەم. وە بەڕاستیش نازانم چۆن بچمەندێ و دنیای پڕ لە شۆڕشی مامۆستای نەمر دکتۆر قاسملوو بە سەحاتێک لە چ کەلێنێکەوە، لە چ گوزەرگایەکەوە، لە چ ڕێڕەوێکەوە و چۆن نازانم چۆن چاو لەو کۆشکە سەر بەتەمە بکەم، لەو کۆشکە بەرزە سەر بەتەمە بکەم. نازانم لە چ جێگایەکەوە و لە کوێرە لە چ ڕوانگەیەکەوە بڕوانمە ئەو کۆشکە بەرزە ئینسانیەی. لە گۆڕستانی پیر لاشێزەوە، لە مەیدانی باستێلەوە، لە ژێر سێبەری باڵی فریشتەی ئازادیەوە، لە پەنای بورجی ئیفێلەوە، لە بەرزایەکانی ئاڵقەوە،
لكل إبرستوا لدما ودو الوندوا لآرارات سربتموا يا لقنديل سربرزوا لفناي بدسترين لدكي هورامانوا يا لسرق الكوي بيروز شهيدانوا كم وايا مناسب ترين ولبار ترين زيقا كي إنسان جرأت بخوي بدا وغيرتي بيني تاو بپیکری رنج و مینت مکوی حلقت سانو چویروریو برجان شهیدی نمد کاج دکتر قاسم لودا بخشینه توا براسی پنای گور شهیدانا بلام دیسان مان لالو دست کولو قلمشکاوا پیهلات جونی او سیاعتمو هزار بهزاری کارێکی دشوارە بۆیە واز لە ناوەرۆک دێن و دەگەڕێمەوە سەر هێندێک ڕواڵەت هاوڕێیانی خۆشەویستی حیزبیمان لێرەکانە تەشریفیان هەیە و ئاگادارن دۆست و یاری نزیکی کاک دکتۆر قاسم لوو بوون لە فاسیلەیەکی زۆردا دەزانن کە کاک دکتۆر قاسم لوو خاوەنی زەوقێکی سەلیم بوو خاوەنی هەستێکی ناسک بوو عاشقی مۆسیقی بوو ئەوینداری ئەدەبی شۆڕژگێرانە بوو هاوڕێ شەهیدمان پێیوا بوو کە ئەدەبی شۆڕژگێرانە چەکێکی زۆر گرنگ و تێکڕوخێنەرە بەدەست میلەتانی ژێر دەستەوە کە لە زۆر جەبهەدا بەرامبەر بەهێزیدا بەرابەر شەڕ دەکەن بۆیە زۆر جار لە دانیشتنە ئاساییەکانیدا دەستی دەکرد بە شێعر خوێندنەوە دەستی دەکرد بە بزواندنی هەست بە یاریکردن بە هەست و ئیحساساتی هاونشینانی لە ڕوانگەی ئەوەیەوە کە ئەدەبی شۆڕژگێری تەکێکی گرنگە بۆ نەتەوەی زۆر لە کتاوی کورد زۆر ڕێزی بۆ ئەدەبی شۆڕژگێری دادەنا زۆر ڕێزی بۆ شاعران و نووسەران و وێژەوانان و مێژوو نووسانی ڕاستەقینەی گەلی کورد دادەنا بۆیەش شیعر و ئەدەبی شۆڕژگێری زۆر لەبەر بوو نەک تەنیا هەر شیعر و ئەدەبی شۆڕژگێری کوردی بەڵکو ئەدەبیاتی شۆڕژگێرانەی غێرە کوردەکانیشی هەر لەبەر بوو زۆر جار شیعری بەرزی شاعری نێوداری تورک نازم حکمەتی وە بیر دەهێناینەوە و بە هەستە پاکەکەی و بەڕاوێژە هەرێ شیرنەکەی بۆی دەخوێندینەوە و دەیگوت بەن یام مەسام سەن یام مەسان بز یام مەساک نەسڵ چکە کەران لختە ئشکلار من نەسووتێم و تۆ نەسووتێی و ئێمە نەسووتێین چۆن لە نێو تاریکیەکاندا مەشخەڵ و ڕووناکاییەکان دەردەکەون بەڵێ مامۆستای نەمرمان کاتێک کوردستانی تەماوی و شەوەزەنگی داسەپاوی وڵاتەکەمانی دیتی ئەوان لە شەوەزەنگدا دەسووتێن و دەبنە بەگڕ ویژدانی بەرزی ئینسانی ڕێگای پێ نەدات کە دەست لەسەر دەستدانێ و ببێتە تەماشاچی ڕووداوەکان بەڵکو بە هەموو چەکێک خۆی ئامادە کرد و خۆی هاویشتە نێو گڕێکی گەورە وەک پەروانەیەکی دڵسوتاو وە بۆ دەستەچیلەی مەشخەڵێکی بەرز و گڕێکی گەورە کە هەتا ڕۆژگارە و تاریخە و کوردە ڕووناکاییەکەی هەر دەمێنێ و هەر کۆتایی پێنایە ئێستا
کە ساڵێک بەسەر ئەو کارە تا ساتە دڵتەزێنەدا تێدەپەڕێ وە بۆ ساڵ ڕۆژی کۆلاوی شەهیدبوونی کاک دکتۆری نەمرو کاک عەبدوڵڵای تێکۆشەر دەگەڕێنەوە. جارێکی دیکەش وتە بە نرخەکەی مامۆستای هەرە بەرزمان وە بیر دێتەوە کە فەرمووی لە بیرەوەری شەهیداندا ناگرین، بەڵێ بەسەرتاو ناگرین، بەڵام پێمان خۆشە لە بارگای بەرزی شەهیدانەوە، لە بارگای پیرۆزی هەموو شەهیدانی کوردستانەوە و بە تایبەتی ئەو دوو شەهیدان نەمرانەمانەوە ئیجازەمان پێ بدرێ کە لە بەرابەری گەورەیی و عەزەمەتی ڕوحی ئەواندا سەری ڕێزدانان و تەعزیم دانەوێنینەوە، کڕنۆشیان بۆ بەرینەوە و بەڵێنیان پێ بدەین کە هەتا سەر درێژە دەری ڕێگاکەیان دەبین. خۆشەویستەکانم، زۆر تاکە ئاگادارن ساڵی ڕابردوو مەشخەڵێکی گەورە، گڕێکی بەرز لە مێژووی خەباتی ئێستای گەلەکەماندا هەڵگیرتایەوە. مامۆستای نەمرمان کاک دکتۆری خۆشەویست و گلێنەی چاومان لە دوورە وڵاتەوە لە دڵی پڕ لە خوێن و نیشتمان دۆستی و گەلپەرستیەوە، لە مێشکی پڕ لە تاسە و ئارەزووە، لە زەردەخەنەی سەرلێویەوە ئاخرین پەیامی ژیانی ڕۆوە عاسمانی کوردستان و گەلی کورد ڕەوانە کرد کە بە حەق کوردان بە خوێنی دڵیان و بە فرمێسکی چاویان ئەو پەیامەیان نووسیەوە و لەسەر مێشکی تاساویان دانا. ئەو گروپەیانە لە مەشخەڵ و پەیامێک وەرگیران کە لە سەرداری پێشەوای نەمر مامۆستامان مامۆستای ئەسلیمان پێشەوا قازی محەممەدەوە دەست بە دەست و دڵ بە دڵی زنجیرەیەک لە شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کورد تا دەستی پێشەوای ئەو دواییانەمان کاک دکتۆر قاسملو هەڵگیران. ئەویش بە تەحویل دادیان و بەسپاردنیان بە هاوسەنگەرانی و بە جێگەیاندنی گەورەترین ڕسالەتی مێژوویی و بە ئەنجامدانی ئەرکەکانی خۆی بە شێوەیەکی دروست و ڕاست و پڕ لە سەداقەتەوە. ڕوونترین ئایەتی ئەمەگناسی و گیانبازی و فیداکاری و لە خۆبوردووی و گەلدۆستی بە خوێنی گەشت و سووری خۆی لەسەر گومبەزی بەرزی ڕۆژگار نووسیەوە. کاک دکتۆری نەمر وەکو هەموو شەهیدانی پێشووی گەل و نیشتمانەکەمان خۆی کردە فیدای خوای ئازادی و سەربەستی تا گەلی کورد ڕۆڵەکانی تێکۆشەری گەلی کورد بە هاوپانی و بە دڵێکی پڕ لە هەستەوە بە ئیتمینانی دڵەوە بە ئاواتە لە مێژینەکان و داخوازی سەرەکیەکانی خۆیان بکەن. کاک دکتۆر وەک شەمعێک سوتا و هەڵپڕکا بوو بە گوڕە فرمێسکێک و توایەوە بۆ ئەوەی لەبەر ڕووناکایی ئەو گرە ڕێبازی ئازادی و دێموکراسی گیانبازی و خۆ بەدەستەوە نەدان ڕوونتر ببێتەوە و دەرس و ئەزمونەکانی خەباتی سەخت و خوێناوی و پڕ لە کارەساتی ئەو سەردەما لە دەفتەری مێژووی بەگرێ و گۆڵی گەلی کورددا جارێکی دیکەش تۆمار بکرێنەوە. شوورەی نییە و خۆ هەڵکێشانیش نییە. ئەگەر بڵێم ئەگەر بۆ خۆمان دان بەوەی دابرین بۆ خۆمان باسی ئەوەی بکەین کە کاک دکتۆر قاسملو یەکێک لە گەورە پیاوانی مێژووی ئەو سەردەمە و
یەکێک لە مامۆستایانی هەرە نێوداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. لێوە شاوەیی و دڵسۆزی کاک دکتۆر قاسملوو لەوەدا دەردەکەوێت کە هەم شاگردی مەکتەبی خەڵک بوو، هەم مامۆستای خەڵک، هەم قوتابی ڕاستەقینەی خۆی بوو، هەم مامۆستای ڕاستەقینەی خۆی. خلافشمان نەبووتوە ئەگەر بڵێین دکتۆر قاسملوو لە ژیانی پڕ لە کارەساتی خۆیدا زۆر ڕەنجیدا، زۆر مەینەتی کێشا، سەرمایەی زۆر گەورەی دانا تا بتوانی بەشێک لە فەرهەنگی بەکەڵک و پێشکەوتووی دنیای دەرەوە لەگەڵ فەرهەنگی ڕەسەن و شۆڕژگێرانەی گەلی کورد لە یەک گرێبدات و بە ئەوپەڕی سەخاوەت و دڵفرەوانی و ئەمانەت و ڕاستی و پاکیەوە تەحویلی ڕۆڵە تێکۆشەرەکانی گەلی کوردی بداتەوە و لە مێشکیاندا جێگیری بکاتەوە. زۆر جار کاک دکتۆری نەمر شیعرە بەرزەکەی شاعری بەناوبانگی خانی نەمر بە مناسبی حاڵی خۆی دێنایەوە و دەیگوت: ئەسپی لەوەرم نەگەوهەریمە، خود ڕەستەمە ئەز نەپەروەریمە. بەڵام واقعیەتی ئەوەیە کە دکتۆر قاسملوو هەم گەوهەری بوو، هەم خود ڕەستە بوو، هەم خود پەروەردە. بە حەق لە مەیدانی خەبات و تێکۆشاندا ئەوەندەی کە توانی، ئەوەندەی کە بۆی گونجا شاگردی ڕاهێنا و خۆی ڕاهێنا و بە هاوکاری بێدلیل و دڵسۆزانە و وەفادارانەی هاوسەنگەرانی توانی ئاڵوگۆڕێکی گرنگ لە سیمای سیاسی، کۆمەڵایەتی، نیزامی، ئەدەبی و فەرهەنگی کوردستاندا پێک بێنی. ئەوانەی لە ساڵی ڕابردوودا، ئەو جینایەتکارانەی کە ساڵی ڕابردوو دەستی ئەهریمەنیان بە ساتۆری ژەنگاویەوە بە مەبەستی قەڵبکردنی قەڵەمی دکتۆر قاسملوو داوەشان، ئەو دەرتەڕەش و ئەهریمەنیەی بەنیازی دڕتڕکردنی دەفتەری دکتۆر قاسملوو ڕەپێش خرا، ئەوانەی گیری کوێری بەقین و داخی دڵ ئاو دراویان لە کەوانی بێشەرمی و زینایەت و ناجوامێریەوە بەرامبەر بە هەیولای دکتۆر قاسملوو ڕاکێشا، ڕوویان ڕاش، نە قەڵەمی دکتۆر قاسملوو درا، نە دەفتەرەکەی، نە قەڵەمی دکتۆر قاسملووشکا، نە دەفتەرەکەی درا، نە بیر و بۆچوون و فکر و ڕێبازی دکتۆر قاسملوو کۆتایی پێهات. مێشک و بیر و بۆچوونی دکتۆر قاسملوو بوو بە هەرێنی هەموو مێشکی دانیشتوان و ڕۆڵە تێکۆشەرەکانی کوردستان. کۆمەڵانی شۆڕژگێر و تێکۆشەری کوردستان جارێکی دیکەش حەدیثی دێموکراسی و ئازادی و گیانبازی لە مامۆستای نەمریان فێربوونەوە. پەیمانی یەکداری نەسرەوتن تا سەرکەوتنیان لەگەڵ گیانی بەرزی سەرداری شەهید جارێکی دیکەش مۆر کردەوە. دژە کوردان ڕوویان زەرد، خوێنی دکتۆر قاسملوو بوو بە سەرمایەیەکی گەورە بۆ نەتەوەی کورد، بوو بە سیلاحێکی تێکڕوخێن کە دام و دەستگای دژە کوردانی لە قڕان و لە دوا ڕۆژیدا تەخت و بەختی پارێزەرانی نەزانی و تاریکی زیاتر دەلەرزێنێ. زۆر داخ لە دڵ، زۆر دوژمن، زۆر کەمین گرتووی دوژمن پێیان وابوو بە کۆچی دوایی کاک دکتۆر قاسملوو جوڵانەوەی گەلی کورد تووشی کەساسی دەبێت.
بەڵام با ئەو داخە هەر لەسەر دڵیان بێ. ئێستا کە ئەو ماوە زۆرە بەسەر شەهید بوونی هاوڕێماندا تێدەپەڕێ، حیزبی ئێمە هەر لە جێگای خۆیەتی سیاسەتی دروست و ئوسولی وەڕێبازی دکتۆر قاسملو هەر لە جێگای خۆیەتی پێشمەرگەکان بەورە و ئیمان و هێزێکی دیکەوە لە قوڵایی ناوچەکاندا هەن کادرەکان بە ئەو پەڕی دڵسۆزیەوە خەریکی کاری خۆیانن و حەماسە و شەڕ و لێکڕاکێشان و نەبەردی خوێناوی کوردستان بە شکل و ناوەرۆکێکی باشتر و ڕێک و پێکتر هەروە ئیدامەی هەیە. ئەو ڕۆژانە شاهیدی زۆر حەماسە بووین، حەماسەی پێشمەرگەکانمان، و زۆر حەماسەی دیکەش ماوە کە لێرەدا پێویستێ باسی بکەین. رادیۆیەکەمان بە وردی زۆر بەلەباری بۆ هاونیشتمانانی کوردی باز دەکات. خولاسەی دەکەینەوە خوێنی دکتۆر قاسملو هەر سەرمایە و هەر سەرمایە دەبێت. خوێنی گەشتی دکتۆر قاسملو بە فیڕۆ ناڕوە، لە مێشک و دڵی یەکی خەڵکی کوردستاندا دەجۆشێتەوە و کوڵ دەدا، و لە دوا ڕۆژیشدا هەر دەمێنێ و شوێنەواری خۆی هەر ڕادەگرێت. ئاو نییە خوێنی شەهیدان نەوتە، هەڵ دەبێ و هەر لە ژیان هەڵکەوتە. بەڕاشکاوی و بەبێ پێچ و پەنا دەتوانین بڵێ کە مامۆستای نەمرمان گەورە پیاوی مێژوو کاک دکتۆر قاسملو بە هەموو نێو و نێوبانگ و شۆهرەت و ئاوازەیە کە هەیبوو سەربازێکی بێناو و پێشمەرگەیەکی نەناسراو بوو. ئەوە گلەی نییە لەسەر شانی هیچ کەس، ناتوانین لە هیچ کەس ئەو گلەیە بکەین، چونکە ناسینی ئەو گەورە پیاوە و پەیبردن بە جیهانی هونەر و زانست و ئەدەبی ئەو مامۆستا گەورەیە کارێکی زۆر دژوارە. جگەلەوەش دکتۆر قاسملو لەگەڵ لوتکە بەرزەکان و دۆڵ و تیا و ڕووبار و گوڵ و دار و بەرد و بست بە بست و زەڕە زەڕە خاکی کوردستان تێکەڵاوە. ناسینی زەحمەتە. ڕازی دڵی دایکانی جگەر سوتا و قوڵایی هەناوی بووکانی کۆست کەوتوو بەدێماوە. دکتۆر قاسملو فەرهەنگی پاراوی وێژەوانی ناوداری کورد و قەڵەمی سیحراوی عەرەب شامە و دەست و پەنجەی هونەر خوڵقێنی ئیلماس جولی و کر و نەخش و نیگاری هونەرمەندانە. دکتۆر قاسملو لە کزە و بۆ سۆی هەناسەی کەنداڵ و لە گڕی پەیامی ئینسانی کوشنێزدا بڵەسەرداتەوە و لە فرمێسکی گەش و بەگوڕی ئەبوو عەمماردا دەدرەوشێتەوە. دکتۆر قاسملو لە حەنجەرە و نەغمەی داودی شوان و لە سۆز و سریکەی دەنگی بەسۆزی ئارام و گوڵستان و هەموو هونەرمەندانی نیشتیمان پەروەری کوردستاندا بەگوێی خەڵکی کورد دەگاتەوە. دکتۆر قاسملو هاژەی ڕووباری ئاراس و خابوور و کەوسەری ڕوونی سەرچاوەی دیجلە و فرات و مەزەی گەوهەری سەلسەبیلی سیروانە. دکتۆر قاسملو گوڕ و تیری دەست و مەچەکی پێشمەرگە و وشەی پیرۆزی شاعیران و نووسەران و وێژدەوانانی گەرمێن و کوێستانە. دکتۆر قاسملو کلی چیای سوبحان و سۆمای چاوی کوردان و شیری سپی و حەڵاڵی مەمکی سینگی دایکی چیاکانە. دکتۆر قاسملو هاواری ئینسانی زۆر لەکراوی کوردە و سەرنجام دکتۆر قاسملو
بزەی سەرلێوی دوا ڕۆژی منداڵانی کوردستانە. هۆی هاوڕێ دوور و نزیکم، ئەگەر پەیامی پێشەوا و چوارچرات پێ، ئەگەر ڕاستپاردەی یوسفی و عەباسی و هەژار و شوانی، ئەگەر بە ماندوویی و شەکەژۆیی بەلای گڵکۆی پیرۆزی شەهیداندا دەرباز بووی، لەو پورکەدا وتان بگرە هیوادار بین کە نەسلی داهاتوومان شەهیدی نەبێ. هەروەها ئەگەر نەسلی ڕابردوو بە چاکی ئەرکی خۆیان بەجێهێنا بە ڕەنگە ئەو نەسلەی ئێمە شەهیدی نەدەبوو. بۆیە بیرەوەری شەهیدەکانمان جارێکی دیکە ئەمان هێنێتە سەر ئەو بڕوایەی کە بە بیر و باوەڕێکی چەسپا و بە دڵێکی پڕ لە شۆڕش و بە هیوایەکی بەرز خەباتی خۆمان درێژە پێ بدەین. ئەو خەباتە ئاکامی دەبێتە دووشت، هەم گیانی شەهیدەکانمان شاد دەکات، هەم میلەتەکەمان ڕزگارەکات، هەتا لە دوا ڕۆژدا شەهیدمان نەبێ. ئەمانە وتەی پیاوێکن کە 15 ساڵ بەر لە ئێستا لە ڤیەنای پایتەختی نەمسا شەهید کرا. پیاوێک کە خەباتی خۆی و ژیانی خۆی بۆ ئاشتی تەرخان کرد. پیاوێک لە ناو گەردەلوول و گێژەڵ و کەی شەڕدا هەمیشە بە دوای زمانێکی تردا ئەگەڕا هەتا لە ڕێگەیەوە بتوانێ گفتوگۆیەک لەگەڵ دوژمنانیا ساز بکە. دکتۆر قاسملوو لە مێژ بوو ئەوەی دەزانی، لە مێژ بوو دەرکی بەو ڕاستیە کردبوو کە شەڕ تاکە ڕێگەن نییە. ئەو بە بیرێکی واڵاتر و بە چاوێکی تیژەوە ئەیڕوانیە ئەو دوا ڕۆژەی کە هەم کورد و هەم دوژمنەکانی ئەبێ یەکتر قوبوڵکەن و پێکەوە بە ئاشتی بژین. بۆیە دکتۆر قاسملوو بەردەوام دووپاتی ئەکردەوە کە ئەو شەڕی بۆ لە ناوبردنی هیچ لایەک هەڵ نەبژاردووە، بەڵکو شەڕ تەنیا ڕێگایەکە بەرەو ئاشتی. دکتۆر قاسملوو ساڵی 1930 زاینی لە شاری ورمێی کوردستانی ئێران لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە ورمێ و تاران تەواو کردووە. پاشان ساڵی 1948 بۆ خوێندنی باڵا ڕووی کردۆتە فەڕەنسا و لە دواتریش بۆ درێژەدان بە خوێندن و وەرگرتنی بەکالۆریۆس چۆتە چیکۆسلۆڤاکیا و لەوێ پلەی بەکالۆریۆسی لە بواری کۆمەڵایەتی و سیاسیدا بەدەستهێناوە. لەگەڵ سەرکەوتنی دکتۆر مصدیق و پەککەوتنی بزوتنەوەی خۆماڵیکردنی نەوت گەڕاوەتەوە ئێران. دوای 5 ساڵ خەباتی نهێنی و ئاشکرا جارێکی تر لە ساڵی 1962دا گەڕاوەتەوە چیکۆسلۆڤاکیا و لە زانکۆی پراگ بڕوانامەی دکتۆرای لە بواری ئابووریدا بەدەستهێناوە. دکتۆر قاسملوو هەر لەو زانکۆیەدا وانەی ئابووری سۆسیالیستی و ئابووری سەرمایەداری و تیوری سەرهەڵدانی زانستی ئابووری وتۆتەوە. لە نێوان ساڵەکانی 1970 تا 1979 لە زانکۆی سۆربۆنی فەڕەنسا لە بەشی زمان و شارستانیەتی کووردا کاری کردووە. تێکۆشانی سیاسی دکتۆر قاسملوو لە ساڵی 1945 زاینیەوە دەست پێەکە. سەرەتا یەکێتی لاوانی دیموکرات لە ورمێدا ئامەزرێنێ و پاشان بە ڕسمی ئەبێتە ئەندامی حیزبی دیموکرات. دوای نەمانی کۆماری کوردستان بەشێکی زۆر لە هەڵسوڕاوان و کادێرەکانی حیزبی دیموکرات ئاوارە ئەبن و حیزبی دیموکراتیش بە تەواوی لە چالاکی و گەشەکردنەکەوێ. بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1970 بەیانی 11 ئازار لە عێراق دەرچوو،
دکتۆر قاسملوو لە ئەوروپاوە گەڕاوەتەوە کوردستان و لەگەڵ چەند هاوڕێیەکی خۆیدا جارێکی تر بەرنامەی سیاسی و پەیڕەوی ناوخۆ و خاڵە گرنگ و ستراتیژیەکانی حیزبی دیموکراتیدا ڕشتوتەوە. دواتریش ئەم پەیڕە و بەرنامەیە لە کۆنگرەی سێهەم کە ساڵی 1973 بەسرا پەسەند کرا. ئیتر لەو ڕۆژەوە هەتا ڕۆژی شەهیدبوونی دکتۆر قاسملوو لە هەموو کۆنگرەیەکدا وەک سکرتێریە و حیزبە هەڵەبژێرایەوە. سەرنجام ئەو پیاوەی زۆر پێش سەردەمی خۆی کەوتبوو، ئەو پیاوەی خەباتی دیبلۆماسی پیشە کردبوو، لە ڕۆژی 11 ژوئیەی ساڵی 1989 لە ڤیەنای پایتەختی نەمسا شەهید کرا و هەواڵی شەهیدبوونەکەی زۆربەی ناوەندە سیاسی و جەماوەریەکانی دنیای هەژاند. بەڵام گەلی کوردی لەو هەنگاوە پاشگەز نەکردەوە کە هەنگاو نانە بەرەو پێکەوە ژیان و خەبات بۆ ئاشتی. ئێرە دەنگی کوردستانی ئێرانە. کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەدڵێکی پڕ لە داخ و کەسەرەوە ڕاودەگەینێکە ئێوارەی ڕۆژی 22 پوشپەڕی ساڵی 1368 تابی ڕێکەوتی 13 ژوئیەی ساڵی 1989 زاینی هاوڕێی تێکۆشەر خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئازادی خوازانی ڕاستەقینەی ئێران دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو سکرتێری گشتی حیزبەکەمان کە بە سەردانێکی کورت و بۆ هێندێک کاروباری حیزبی چوو بۆ وێن پێتەختی وڵاتی ئۆتریش لەگەڵ هاوڕێی خۆشەویست کاک عەبدوڵڵای قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی و نوێنەری حیزب لە ئەوروپا شەهید کراون.